لە دوای بچووکبوونەوەی قەبارەی نەوت و لە دەستدانی کێڵگەنەوتیەکانی کەرکووک و چەندین شوێنی تر لە ئێستادا هەرێمی کوردستان خاوەنی نزیکەی 262,000 بەرمیل نەوتی ڕۆژانەیە و بە پێی داتاکانیش حکومەتی هەرێم بەو داهاتەی لە ئێستا دەستی دەکەوێت دەتوانێت مووچەی فەرمانبەرانی هەرێمی پێدابین بکات و بە داهاتی ناوەخۆش دەتواندرێت بەشێک لە خزمەتگوزاریەکان دابین بکات. بەڵام بەهۆی بەردەوامبوونی گەندەڵی و دیارنەبوونی داهاتەکەی تا ئێستا هیچ گۆڕانکاریەک لە باشتربوونی دۆخە ئابوووریەکە نابیندرێت. ئەمەش لە کاتێکدا سەرۆکی حکومەت بەردەوام داتاکان دەخاتە ڕوو بەبێ ئەوەی کاریگەری یاخود سوودێکی بۆ هاوڵاتیان هەبێت. پرۆسەی وردبینی لە 2014ەوەش دەست پێ دەکەوە لە مانگی پێنجەمەوە، بەڵام ئەوەی ئێستا کە ئامادەیە حۆزرە 6 مانگی یەکەمی ساڵی 2017 ئەوە بڵاو دەکرێتەوە و ئەوانەی تریش وردبینی دەکرێت. وردبینیەکە تەنها ئەوە نییە، هەموو مەسفاکانی کوردستان وردبینی دەکرێن. ئەو پارەی کە وەرگیراوە کاتی خۆی بەناوی کە پێیدەگوترا شیرینی ئەوانە هەمووی وردبینی دەکرێتن و هەمووشی بۆ خەڵکی کوردستان بۆ دنیا بۆ عێراق هەمووی بڵاو دەکرێتەوە. علی حەمە ساڵح پەرلەمانتاری گۆڕانیش دەڵێت تا ئێستا گەندەڵیەکان بەردەوامن. دەشڵێت ئەو پارەی دەست حکومەتی هەرێم دەکەوێت سەرجەمی دەچێتە بانکی کوردستان کە بانکێکی ئەهلیە و هەرخۆشیان مامەڵە بە پارەکانەوە دەکەن. دەشڵێت لە ماوەی 3 مانگی ڕابردووشدا نزیکەی 624 میلیۆن دۆلار داهاتی نەوت دیار نییە. وەزارەتی سامان سروشتیەکان بڕی هەناردەکردنی نەوت بڵاوەکاتەوە بە هیچ شێوەیە ناڵێت چەندێ پارەم دەستکەوت و ناڵێت چۆن خەرجم کرد و هیچ دامەزراوەیە نە چاودێری دارایی نە پەرلەمان مراقم نییە بەسەریوە. ئەو نەوتەی پارەکەی لە بانکانە ئەگەڕێتەوە یا ناگەڕێتەوە ناڕوونە، ئەوەشی ئەگەڕێتەوە ئەچێتە بانکی کوردستانی ئەهلی. هیچ موسسەیەکی دەولی و حکومی ئاگادار نییە. بانکی کوردستانی ئەهلیش بەویستی سەرۆکی حکومەت و وەزیری سامان سروشتیەکان لە ئاڵوگۆڕەوە تا سەرفکردن خۆیان تەسەڕوفی پێوەکەن. لە سێمای کۆتایی ساڵی 2017 بەراورد بەمڕۆ نزیکەی 624 میلیۆن دۆلاری داهاتی نەوت نادیارە. ئەگەرچی حکومەتی هەرێم و وەزارەتی سامانە سروشتیەکان لە خستنە ڕووی داتاکان و ئەرقامی جۆرا و جۆر زیرەکانە دێنە سەر شاشەکان، بەڵام بەڕای پسپۆڕانی بواری ئابووری نەبوونی چاودێری پەرلەمان و چاودێری دارایی و دامەزراوە شەرعیەکان بەسەر داهاتەکانەوە بۆتە هۆی ئەوەی سەرۆکی حکومەت و جێگرەکەی کە سەر بە پارتی و یەکێتین بە ئارەزووی خۆیان مامەڵە بە پارەوە بکەن و تا ئێستاش هەر یەکە لەمانە نەیانتوانیوە متمانە لە لای خەڵکی کوردستان دروست بکەن. هەر بۆیە بەڕای هاوڵاتیان بەردەوامی پرۆسەی حکومداری بەو شێوازە بۆتە ئەرکێکی قورس بەسەر هاوڵاتیانەوە. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.